سڵاوتان لێبێ لەسەر بابەتی چاولێکەری و لاسایکردنەوە ئەم ڕابۆچنی بەشێک لە وڵاتیان وەرەگرین. چاولێکەری و لاسایکردنەوە لە چی کاتێکدا باشە؟ چی کاتێک پێویستە مرۆڤ چاو لە بەرامبەرەکەی بکە بێوەکو ئەو بێ و چی کاتێک پێویستە مرۆڤ چاو لە هیچ کەسێک نەکات و هەمیشە خۆی بێت. هەمیشە وتراوە ئەگەر بتێ ببی بە کەسەیە بەدڵنایەوە هەم خۆ لە دەسەیی هەم نابی بەو کەسەش. چاولەکەری لە لای پیاوان زیاتریان لای خانمان. بۆچی خەڵکانێک هەن هەمیشە حەزەکان چاو لە خەڵکی بکەن لەو شتانی کە پێویستە بۆ ماڵەوەیان بیکڕن حەزەکەن وەکو دراوسەکان وەکو خزمەکەیان شتێکیان کڕی ئەمانیش بە هەمان شێوە هەیان بێت. وەلە بابەتی جوانکاری و لە جستە و ڕوخساردا کەسانێکان بێکێشۆ بێ مشکلەن بەڵام هەموو هەوڵێکەیان بۆی لە کەسێک بچن. بابەتی چاولێکەری و لاسایکردنەوە ئەکەینە باس و خواست ڕابۆچوونی بەشێک لە وڵاتانی لەسەر وەرەگرین با بزانین ئەو بەڕێزانی کە قسەمان بۆکان تێبینیان چییە لەسەر لاسایکردنەوە و چاولێکەری بینەرما بە. ئینسان بۆ خۆی هەرچێک بە عەقڵی خۆی بکا باشە لەبەی سەرکەوتووە بێلەوە بەڵێ لەوانە سەرکەوتو نابێ ئینسان سەیری چاولەیەکێکی ترکە هەیەکەکەی زۆر دەوڵەمەندە تۆ سەیریە و کەی هەر بەرگە ناگری چەندی میلیۆن دۆلار سەرفەکە بۆی لە کەسێک بچێ ئافەرم بۆی کەسێ بچێ زەلام هەیە هەر حەزەکە بۆی ئەچێت خۆی بۆ نمایشکردنی خۆی هەنێ ئەچێ پارێکی زۆر سەرفەکە کابرا لەبەرەوەی زەلامێ بناسێ یان شتێکی زۆر سەرفەکە لەبەرەوەی خەڵک بڵێ هەیەتی ئەوەشی نییە قوتی ئەوەشی نییە ئەم دەستی یاوەتێ تێکە ئینسان بەپێ بەڕێی خۆی قسەی پێشنیان هێڵە بەپێ بەڕێی خۆ خەژڕاجێشکە ئەرە ئەمە باشە قسێکی ترشێ ئەڵێ ئەو مرۆڤانی کە ئەنێوت چاولەکەری بکەن لە کەسێک بچن هەم ئەسڵێتی خۆیان لەدەستێن و نابن بەو کەسەش حیاتیشی هەر پێش و دیارێکە وەکو خۆی ناژی بۆ خۆی ناژێ و زەلامە بۆ خەڵکەژی ئەو زەلامانە خەڵک ئەکسەرەتی ئەمڕۆ خەڵک جوای لێ دەر بۆ خەڵکەژی بۆ خۆی ناژی باواز لە پیاویش بێنین زۆرجە ئافرەتانیش بە نمونە خانمان ئەچنە ماڵی کەسێ دێنەوە بۆ نمونە بە مێردەکان دەڵێن فڵان شتان کڕەوە ئێمە نیمانە فڵان شتان ئێمە نیمانە ینی حەزەکە هەمان شتانەی کە چواردەورەکەی کڕیویانە ئەمیش بیکڕێ ئەمیان تا چەند بۆ نمونە پێت وایە خراپە یان لێکەوتی خراپێ بێ بە تایشید هەر ئافرەتەکە خۆی هەر بۆ ماڵ بۆ پیاوەکەش ناخۆشە دوای کابرا دەدی دۆڵی خێزانەکە یەتەوەڵێتەوە ئەو هەموو شتێکی هەیە ئەوە هەیە ئەو قوتەی هەیە مەمە نیمانە ینی واو لێکە ناچارتەکە کەپچی بیکڕی قوتی ئەوەشی نییە تۆ بەرگە ناگری بەرگە بەرگە ئەو شتە ناگری بەس ئەو واو لێکە کە تۆ بچی بیکەی بەڕێی من ئینسان چاو لە خۆی کە سەیری گیرفانی خۆی کە سەیری خۆشی بکە باشترە نەک لە سەیری خەڵکە لە خەڵکۆ شتی باش وەرگرە بە زۆر شتانەی کە بۆ دیکۆر ئەم ڕۆژی وەری نەگری باش باشە بەشێک لە خانمان ئێستا تەجمیل جوانکاریەکەن پێت وایە تا چەند بەشێکیان چاولێکەری ڕەنگە خۆیان زۆر جوان بن بەڵام ڕەنگە هاوڕەکەی یان سەرێتی هەمی بە چاولێکەری ئەزانن هەمیشیان خۆیان ماشەڵا بەڕێی من جوانیشە ناشرین نین بەچیە بەوە ئەکەن هەمی چاولێکەری و پێی خۆشەڵە لوتی فڵان کەس دوایان ئەگەنا هیچی باوەڕ ناکەم بە حەزی خۆی بێ هەر کەسی کابرای بەرامبەرێکە ڕەفیقەکەیەکە خزمەکەیەکە بەس بۆ ئەو چاولێکەرەکە هەیەکە هیچی تر نی ئەنا باوەڕ ناکەم هیچ مێردەکانیان پێیان بڵێ تۆ ناشرین تو من تۆم بەدڵ نییە فڵان کە جوانە لوتی وایە و شوێی وایە ئەمانە بەس من بەوە ێزانم هەر چاولێکەری و بەنسبەت چاولێکەری طبعاً هەر چاولێکەری بۆ ئیشی باش شتێکی زەڕور و شتێکی باشە بەس کاتێک چاولێکەریە بێ بە شتێکی خراپ کە تۆ لە هەموو جونگەکانی ژیانە چاو لە بەرامبەرەکەت بکەیت بەرامبەرەکەت هەرچێکی کردۆ بیکەیتەوە هەرچێکی خوێن بۆ نمونە خوێندەوە تۆ تەقلیدیەوە بکەیت ینی چاولێکەری بەڕێی من شتێکی باشە بۆ شتە باشەکان شتێکی خراپیشە طبعاً بۆ شتە خراپەکان ئەوی کە تۆ لەناو خەڵکا بوون بەرکەوتنە هەیە و تا چ ئەندازەیەک ینی چاولێکەری زۆرە بینی لاسایکردنەوە ئەوی کە کەسانی خۆیان پێ قبوڵ نییە حەزەکان لە هەموو شتێکاوەکو کەسێ بن لە کڕینە لە جلو بەرگە لە پێداویستەکانی ژیان و لە ماڵداریە لە ڕۆژگاری ئەمڕۆیە ینی زۆر شت بووە بە چاولێکەری و ئەم چاولێکەریەش زەرەری زۆر لە کۆمەڵگایەوە خۆزگە وەکو جاران ئینسانەکان بۆ شتە باشەکان چاولێکەری بووە بەس ئێستا هەموو چاولێکەریەکە بۆ بە ماڵی دنیا بۆ بە
شتە ڕۆتینەکانی ژیان ئەمەش خۆی لە خۆیان زۆر زەربەی لە کۆمەلگای ئێمەیەوە بە تایبەتی ئایلە تا چەند گرنگە بەرمونە خانمان لە ماڵەوە هەندێک جار گرفت دروستە بێت لەگەڵ هاوسەرەکانە نەبەهۆی چاولەکەریەوە ونە ماڵی فڵان کەس ئەو شتەی کڕی ویان فڵان کەس ژیانی بۆ شێوازی ئێمەش بە ئەوە بکەین ئەمە تا چە ئەندازەیەک هەنی پێویستەکە ئەمە نەمێنێ بۆی کە شیرازی ئەو خانەوادانە تێک نەچن بە تەکید ئەوە پێم وا بێت لە زۆربەی ئایلەکانی کوردستانە هەیە ئەم چاولێکەریە بە تایبەت ڕێزم بۆ خانمانەیە لە خانمانی شایە ئەم چاولێکەریە زۆر جار بۆتە کێشەوەی کە لێک ترازاون ژن و مێردەکە بە بۆنی چاولێکەریەوە بەڵێ ئەمە تەبان شۆڕشێکیەوە لە کوردستانە بکرێت بۆیە نەمێنێت یانی هیوادارم ئەو شۆڕشەش پەروا بێ ئەگینا کۆمەلگا زۆر بەرەو خراپترە ڕوا بە تاکید تا پرسیارە لێکم بابەتی جوانکاری لای خانمان تا چه ئەندازەیەک بەشێکی پەیوەندی بە چاولەکەریەوە هەیە هەنی بەشێکیان خۆیان پێ جوان نیە خۆیان پێ قبول نییە یانەوە تا ئەیانەوەی لە فڵان کەس بچن لە ڕەنگە هاوڕەکانیان هەندێک جوانکاریان کردوێ ئەم لەوانە ئەبیشی نەبێ بەس حەزەکار بیکات بەڕێی من ئەوە تایبەت جوانکاری ئافرەتان بووە بە چاولێکەریەکی 100%. یعنی پێویستی بە تەجمیلی لود نییە ئەیکات بەس لە بەروی فڵان کەس کردوێتی تێگەی ئەمەلیاتی شوێنێکە کات بۆەوەی کە ئەو کردوێتی پێویستیشی پێ نییە وە زۆر جار دکتۆریش بیستمانەوتومەوتوتی تەجمیل پێویست نییە ئەم هەر کردوێتی یعنی ئەوە ئەی سلمێنێکە چاولێکەری لەو بوارەیە 100%. ئەمە هەڵەیە ها زۆریش بازانم ئێوە مقابلەی زۆر جار ئەوانەکەن کە لە ئەوروپا گەڕاونەتەوە وەڵام بە سوودفانی من ئەو برایم لە ئەوروپا گەڕایەوە ئەمە من خۆم تێبینیەک مەبوو لەسەرەوە بەس ئێستا زانیم نازانمەڵێ و دەموچاوانە ئاخێنەوە ئەو لە ئەوروپا گەڕاتەوە من مقابلەم کرد ڕاستەکە لەش ساق بەڵام من نازانم شە لە ئەوروپا گەڕاوەتەوە شە لە سلێمانیەژی بەڵام زۆربەی بۆ مەشهوریاڵی بە شوێنەوانەیە ئەگەڕێکی لە ئەوروپاتونەوە ڕاستەکە ئەمەی سوودفەیە بەخوا سەرکەوتوو قوربانی تۆ زۆر سپاس جانی من یاساییکردنەوە وڵای عادەتێکی کردووارە خەڵک چۆن بیڵم خەڵک تۆ شتێکەکەی خەڵک لەلاوە ئیشێکەکەی لەلاوە دووبارەیەکاتەوە تۆ دراسێکە شتێکەکڕێ دراسێکە چاوی لە بەڵێ ئەویشە بێ بیکرێ دووبارە ینی دەناو خەڵکە بڵاوە زۆری بینی زۆر بە زۆر زۆر چاو لە یەکتری بکە زۆری شار بەڵێ ئەمە شتێکی باشیان خراپە شتێکی خراپە ینی چۆن هیچ باشێکی دیان نبینی باشی چی دیابینی ئەگە چاولەکەری بۆشتی باش بێ چاولەکەری بۆشتی باشە بەڵام نییە هەیە نییە بوونە کەسێک زۆر بخوێنێ بنمونە یان لە مستەوایەکی معرفی باشا بێت تۆش حەسکەی وابیت یان کەسێ لە کارێکا سەرکەوتوو بێت تۆش حەسکەی وەکو کارەکەی سەرکەوتوو بیتایە کەسێ مرۆڤێکی باش بێت تۆ چاوی لێ بکەی بۆی مرۆڤێکی باش بی لەمانەیە ئشکالی هەیە ئەکی شتێکی زۆر باش بەس هەیە نییە زۆر کەمە بەڵ هیوای باش بێت تا چەند ئەبێتە هۆی تێکدانی ژیان یاری ئەوەی کە تۆ هەمیشە هەوڵ بێ وەکو خەڵکێک بیت چاولێکەری لەو ڕووی کە جەنابەت باست کرد ینی لە ڕووی خوێندنەوە لە ڕووی معریفە و کتێبخێنەوە لە ڕووی پێشکەوتنی عیلمەوە ئەوە شتێکی باشە بەس تۆ لە کۆمەڵی ڕۆوە چاولێکەری کودەواری ینی شتێکی باش نییە لە چیا چاو لە یەک نەکەین باشە ینی خۆمانمان پێقەبوڵ بێ ڕازی بین بەو شتانی کە هەمانە چاو لە کەس نەکەین وەڵڵاهی لەو شتانەیە کە بژێوی ژیانیان لەو شتانەیە کە ڕۆژانە ئیشی ڕۆژانەیە تۆ من ئیشێکەکەم بۆ منە فکری ئیشێکم بۆ هاتووە تۆ بۆ لێمە دزی بۆ هینیەکە یا لەم لاوە ئیشێشکەکەی تۆ بۆ ئەو شتانە باش نییە بەڵام بۆ شتیکە باشە بۆ منە بۆ خوێندنەوەیە بۆ علم و معریفەیە بۆ ئەو شتانە باشە تۆ لە ژیان تا حەز ناکەی چاو لە کەس بکەی هەز ناکەم نەوە قەت نەدویستووە ئەوەی خۆم بە خەیاڵ ما بێ ئەوە ئاکەم قەت چاوم لە کەسیکە نەکردووە قەت نەوەڵە چاولێکەری لە لای خانمان زیاتریان لای پیاوان وەڵا خانمان بڵێ ئەمڕۆ باس لە لاسایکردنەوە چاولێکەریەکەین تۆش لە ئەڵمانیا ژیانی بەرکەوتنە لەگەڵ خەڵکی ئەوی شاهەیە و بۆ شارەزای کولتوری خۆشمانی ئەم بابەتی چاولێکەریە کە خەڵکانێکان حەزەکان لە خەڵکی تر بچن یان ڕازنین بۆ شتێکە خۆیان هەیەە ئەیانوێ هەموو شتێ بکەن بۆەوەی کە وەک فڵان کەس بن بابەتی لاسایکردنەوەیە تا چەند بەلای تۆ کارێکی تەندروستە یان باشە کەس و کارەکەم بابەتی لاسایکردنەوە جۆری زۆرمان هەیە بۆ نمونە
من ئێستا شخصێکم لاسایی کەسێکە کەمەوە گەر کەسەکە باش بێ بتوانم هەوڵ بدەم لە ئەو باشتر بم ئەمە ڕێگای لاسایی ئەمە یەک لەو خاڵانە ڕێگایکی تەندروست بەڵام هەنێک کەسی ترمانەیە بە تایبەتی من باسی قەومی خۆمانەکەم کە کورد لە تایبەتی لەناو هەرێمی کوردستانە کۆمەڵشت هەیە بۆ بەباو جارێ بە تایبەتی حرمەت و ڕزمێ بۆ ئافرەتەکان بە تایبەتی ئەم لوت ئەمەلیاتکردنە یاخود ئەم هۆڵی سمایلیە ئەمە ئەم شتانە لە ناو هەرێمی کوردستانە بووە بەباو یاخود زەرعکردنی قش ئەمانە زۆرە بەڵام لە ئەوروپا ئەم شتانەوەنە ئەنتیمادی پێ نادەن بۆ نمونە من ئەگەر بۆ هەوەی کە چاوپێکەوتنەکەمان کە زیاتر بێت کە خەڵک گوێمان لێ بگرێ من زۆر کەسان هەیە کە خۆم بە تایبەتی لە ناو سوسیال میدیا لە ناو ئەکاونتی تیکتۆکە من کەسێکم لایڤەکەمەوە شەوانە بەڵام لایڤەکانی ئێمە من باسی وەڵاهی قسەی باش ئەەکەین زیاتر ئەمە لەگەڵ برایەکی بەڕێزمە کاکە ئارە دەربەنی شەوانە بتوانین بەباشی ئەو ئەپەمان بەکارێناوە ئەوە وە دووهەمیش شت زۆر هەیە لە هەرێمی کوردستانە ئەگەر باسی بکەیت تەمەشاکە ئێستا من نەهاتوومەتەوە هەموو ئافرەتێک لوتیان هەمویان هەر لە یەکە چێت هەر هەمووی لەزگەی پێوەیە جاری وا هەیە تەمەشاکەی ماڵی وامان هەیە ئەموری ناچێ بەڕێوە مانای نییە ئافرەتێک کە لوتی با گەورەش بێ یاخود با شتێک بێ ئەبێت لەبەر ئومورەکەی سەبرێک بکات نابێت عەزیەتی باوک بدا برا بدا یاخود تووشی کێشەی کۆمەڵایەتی خۆی بکات لەبەرچی لەبەرەوەی هاوڕێکەی وەڵا لە زانکۆ یا لە دوکانێکە کە ئیش ئەکا نازانم لە کۆمپانیایەکە ئەو لوتی عملیات کرۆ منش بشم وەکو ئەو بم هەنێ جار هەیە ئەبێتۆ ئینسان بە پێی بەڕێی خۆی قولداکێشی ئەم بابەتی جوانکاریە بنە تەجمیلی لوت و هەندێک جوانکاری لە جەستە و لە پێسی ئینسان ئاکرێت ئەمە لە ناو تۆ حکومەوەی ساڵانێکی زۆرە لە دەرەوە ئاژیت ئەمە لە ناو کللتور و وڵاتانی ترا هەیە وە ئەڵمانیاکەی ئێوە لەوێ کچانە شتان ناکەن ئافرەتان وەڵی ئەڵمانە وەڵاو شتانە نییە ناوڵە ئەڵمانی کچەکانی لای ئێمە ئەوانی کە لە ئەڵمانیان هەمویان سادن یان زۆر بە نۆرماڵیە کورێنە بەخوا و شتانە نییە بابە گیان فیلەر بگرە ئێستا بە تایبەتی منم قسەیەم تەقدیمی حکوومەتی هەرێمی کوردستانەکەم ئەبێت چاودێری بخاتە سەر زیاتر ئەو دکتۆرانە بە تایبەتی ئەم فیلۆر و بۆتۆکس و هۆڵی سمایلی و نازانم چی و کۆمەڵە شتەیە لەیرە هەمووی زیادەیە ناشرینترین شتێەوە ئافرەتە تەمەشاکەی دەم و لێیان هەمووی نازانم چی پێ بڵێ بۆچی ئەم لاسایکردنەوە هەیە چی وای کردووە خەڵک خۆی پێقەبوڵ نەبێ ینی بێوە لاسایی بکاتەوە بێوە لە کەسێک بچێ ڕەنگە هەندێکیان هەر قەرزیش بکەن بۆەوەی کە لە کەسێ بچن یان بۆەوەی کە لەبەری هاوڕەکەی خزمەکەی کەسێکی بینەوە کردوێت ئێمەش بڕابیکە بەخوا پورزاگیا من دایم هەمان کات لە ناو ئەکاونتی خۆما ئێڵێم بەڵم تکای خواتان لێکەم ئێمە لە ڕۆژگارێکان ئاگاتان لە ئایلێ خۆتان بێ لە ژنتان بێ لە مناڵتان بێ لە کچتان بێ ئاگاتان لێ بێ یانم ڕۆژگارێکە ئێمە هەنێ جار زروف وامان لێکە تووشی هەڵەمان بکات تێگەیشی لە من هەنێ شتەیە بۆ بەباو من ناکرێت کابراوتی تەقلیتی کەسێک بم ملیۆنێر بێ یاخود دەوڵەمەند بێ من بە پێی بەڕێی خۆی خۆم داکێشم کابرا هەیەی بۆ خۆی هەیەی ئێستا بەڕێز ملیۆنێر بی تەنیا توانی جارێ دوو جار یارمەتی ئەم براتە بدەیت ناتوانانی هەموو کاتێ بۆم سرف بکەی بەڵام کۆمەڵی ئافرەتمان هەیە شتەکانی نەزانی چیە ئەڵێ بۆ بە ترێندی چی و نازانم چی من خەڵکی وا هەیە درێ حرمەت و ڕێزمێ بۆ کەناڵەکەدوە بۆ ئەم شارەوە بۆ هەموو شارەکان تر بە تایبەتیم قسە باسەکەم کە لە ناو هەرێمی کوردستانە یانم کەسەکە خۆی وا لێ ئەکا بەس بۆ ئەوەی فۆلۆوەرسی زیاد بێ یانم بەناوبانگی چییە من ئێستا حالێن کە من ئەوەندەی کە من بۆ نمونەکە خۆم ئەناسم من پەشیمانم لەسەر چی لەسەر ئەوەی کاکە خەڵکەکە تەمەشاتەکە کەس نازانێت بە چ شێوازی تەمەشاتەکە چۆنی زۆر سپاس باشی زۆر سپاس تەندروستیت زۆر سپاس ڕێک لە ناو ساحەکە زانکۆی سلێمانی هاتین بێرن ئەمە چیەوە حەکەمی وڵی ئەوە دەورەی تەحکیمی باسکەمان هێرە وڵا زۆر سپاس لە بەشی وەرزشی ئەرە وڵا لە بەشی زانکۆی سلێمانی زۆر سپاس خەڵکی دەربەنی خانم تەلەبی داخلین لە زانکۆی سلێمانی ئەمین قۆناغی دوو لە ناو زانکۆیە چاولەکەری لەچی ئاسەکایە ئەنی خەڵکێ لێ بەنمونە گەنجەکان بە تایبەت لە پۆشینی جلوبەرگا لە چاکردنی ڕوخسار و داینانی سەر و قژیانە بیانێ لە کەسێک بچن
لەو ستایلی کە لە بەریەکان بەڵێ ئێستا لە تۆڕ کۆمەڵایەتیەکان زۆر ڕسم و ڤیدۆ هەیە کە خەڵک چاو لەو ڕسم و ڤیددیوانەکەەوە لە زانکۆی سلێمانیشە قوتابیمان زۆر هەیە کە بۆ نمونە ئەوێ بۆ نمونە لە ڕۆناڵدۆ بچێ لە میسی بچێ بۆ نمونە لە نیمار بچێ لە مباپی بچێ یان لە بەڵێ لە یاریزانەکان بچێ بڵێ چاولێکەری زۆر زۆری چێ حەزەکە لە شێ بچیت من جمهوری میسیم حەزەکان لە میسی بچم بەس بەخوا ناوەخوا ئەگەر بتوێ بیبی بە میسی هەڵی زۆری هەر ناشبی هەر ناوی هیچ ئەم خۆ لە دەستەی هەم نابی بەویش میسانە بێ خۆی بێ وایە سەدا بێ ئینسان خۆی بێ ینی هەوڵ بدەی خۆبی ینی هەوڵ بدەی خۆ پێ بگەینی ئەوە شتێکی زۆر چۆن دویست تۆ لە ڕووی ناوبانگ و دەرکەوتن و لە ڕووی شکڵشیەوە لە کەسێک بچیت نەوەڵە حەزم کردو هەمیشە حەزم کردووە خۆم بم چاو لە کەسی تر نەکەم بۆ من ئەڵێم ئەم وایە من حەزکەم وەکو ئەومم ینی هەمیشە ویستومە خۆم هەمیشە ویستم خۆم بابەتی چاولەکەری لەناو هاوڕەکان تا بەدیەکەی بەدیەکرێ وڵێ خاستە نەداخلیە ئەم شتێ حازرەکە ئەم حەزەکە چاو لەوکە دووبارەیە کاتەوە بڵێ ئەو شتانە زۆر زۆر تێ زۆر زۆر کەسێک شتێکە کڕێ ئەمیش حەزەکە ئەوەی ئێستا ئێمە لەگەڵ ئەو کڕ ڕۆشتین جلمان کڕێ هەردووکمان لێک جلمان کڕێ یعنی ئاو قەینا ڕێکەوتنە بێشتەکە بۆ خۆشی بڵێ ئەوەی ناکە بۆ نمونە هەموو هەوڵێکێت هەموو خەمێکت ئەوە بێکە چاو لە خەڵ بکە ینی شتەکانی خۆ پێ قبول نەبێت شتەکانی خۆ وەلاو بنێ هەر چاو لە شتی خەڵەکەی بۆ من ئەو هاوڕێم وای کرد من ئەوە بکەم ئەمە وای کرد من ئەوە بکەم ئەو شتانە زۆر زۆر چاولەکەری ناو کچانە زیاتریان لە ناو کوڕانە پێم وایە لە ناو کچانە زیاتر ئەوان لە چیە چاو لە یەکتریەکەن وەڵای ئەڵێ حەسوودن و ئەو شتانە ینی ئەم ئەوەی کرد ئەم قشی وا لێ کرد ئەو قشی وا لێک ئەم نینۆکی وا لێک نازانم ئەو شتان زۆر زۆر ناو کچان لە چی کاتەکە چاو لە یەکتری بکەین باشە وەڵای لە شتی باشە ئەم خێرێکی کرد تۆ سەیری ئەو کە خێرەکەی دووبارە کردەوە هەوڵدەم کەسی دڵی کەسێک خۆشکە ئەم بێتاقەت ئەم ئەچێ بۆ لای ئەو کەسە هەوڵ بدە تۆش چاولۆکەی کەسێکی تر بێتاقەت بوو بچی دڵی بدەیتەوە باش بێت زانیی چاولێکەریش تا چاولێکەری کەوتۆ بازێ چاولێکەری بۆ ئەگەر سوودی هەبێ سوود من بێ قەیچەکە تۆ شتێکی چاکەکەی منیش شتێکی چاکترکەم باشترە بەڵام لە عادەتە ئەمانەی ئەمەی ئێستا لای خۆمان ئەوەی ڕوو لە خراپەکە کە چاوی لیەکە بۆ شتە باشەکە ینی ئیسفادە لە خۆشی ناکەن لە خۆشیەکە نە تەجروبەیەکی شیرە وەرگتووە کە ئەزانە ئەو کارێکی غەڵەتە باحەکان ئەیترەوە ئەکەی تۆ سەر ئینسانەکە خۆی ینی حەق مستەوای ڕۆشنبیرەکەی خۆی ئایا فکر لە چیە کاتەوە ینی ئێستا زۆرە هەیە تووشی لادانی شەبێ پێوەی ینی هەڵدێ ئەبکو هەڵدێر هەڵدێرێ ینی لە مشتەماکە لە کۆمەڵگاکەش حەسەکەم بە چایکی تۆ ژوا سەیری ناکرێ بەڵام من بەڕێی من قەیچێکە گەر تۆ شتێکی کارێکی باشەکەی چاو لە یەکتری بکەینیان لاسایکردنەوە لە چ حاڵەتێکە توانێت بڵێن ئاساییە چاولێکەری و ئاساییکردنەکان لەوەی کە زۆر زۆر زەرور بێ و ئیسفادەی هەبێ مەسەلەن تۆ بڵین بۆ نمونە ژینگە پارێزی ینی من خۆشە تۆ من چاو لە تۆ بکە بەڕاستی گەر مەسەن ئیشێکی باشەکەی پاک بۆ تێمیزی شارەکەیە خۆشەویستی تا بەرامبەر بە خەڵکەکە گومانی خراپ نەکردن لە یەکێکی ترکە جاری وایە ینی تۆ بەغەڵی تێگەیشتووی کابرا بەنوعی کە وەصفیەکە ئەوە تۆ وەصفی ئەوەکە ئەبێت تۆ تەجروبێکت هەبێ بەرامبەری ئایا یەکسەر چۆن هەڵی قەرارێکی ساڵ لە سەد نەی بەرامبەر بە زەلامەکە ئەبێت هەڵی سەنگێنی تەجروبەکە ئینجا تۆ ڕائەکی تەواتی بی بڵێ وەڵاوە کەسە خراپە یا باش ینی قەزم لەسەر ئەوەیە ینی چاولێکەریەکانیش شتی زۆر زۆر ینی دەورە بینێ شتانەی کە پێویست بە لاسایکردنەوە ناکە هەن تا چەند گرنگە مرۆڤ ئەوە هێندە ئەنی متمانی بە خۆی هەبێ خۆی بەراورد نەکا لەگەڵ خەڵکیە و بۆ ئەوەی کە هەیە خۆی پێ قبول بێ و لاسایی کەس نکاتەوە بەتاکید ینی تۆ من ئەم نەتوانامەیە پندێکی پێشنانی خۆمانەڵێ پێ بەقەر بەڕەقی خۆ ڕاکێشە یعنی من لەوە زیاتر ناتوانم ڕەنگە مەسەلەن جاری وایە کابرا خاوەنی سارێکی باشی پێ من ئەگە بمێلەوە کە بێت چۆن قەرزکە کە قەرزیشم کرد ئەو داهاتە ئەو پارەم پێ نادرێتەوە مەسەلەن حسابی گیرفانێ بێ خۆم کە حسابی داهاتەکەم کە حسابی مەسەلەن موچەکەی کە هەمە چەندێک ئەتوانم سەرفیکەم ینی چەندێکم ینی سەوە زورفە ژوای لاتەوە سیقەشین ینی بە حەقانە دەبێت تۆ چەندێکە دەستەکەوە تقریبا شتێکیشی پێ بڵیتەوە بۆ کاتێکی زەروریەت بۆ کاتێکی پێداویستی بەڵام من چاو لە تۆکەم تۆ خانوویەکی دوو قات و سێ قاتە کردەوە منیش بچم لە سای تۆکەمەوە کۆمەژێباری قەرزارەوە باوەڕکەوە ژیانی ینی نازانم ئیسراحەتی تیا نابینرێت تا چەند بە نمونە گرنگە بەشێک لە خانمان زۆر جار
لەسەر شتی بچووک بچووک ئەیکەن بە کێشە لەگەڵ هاوسەرەکانیانە بنمونە شتێکە بینێن یان شتە ماڵێک شتیشان بەلاوە جوانە حەزەکان ئەم شتەی هەبێ ینی ها وەکو چاولێکەریە ئەمە تا چەند گرنگە ئەم شتە نەبێ بۆ ئەوەی کە ژیانی ئەم ژن و مێردە گرفت و کێشەی تێنەکەوێت لەسەر ئەوەی کە فڵان کەس فڵان شتی هەیە ئێمە نیمانە ئەوە شتێکی زۆر باویشەوە ێستا حالێنەوەیە مەسەناڵێ بۆ ئەو هەیەی من بۆ نیمە ینی ئەوەش دەوری هەیە مەسەر زەخت لە مێردەکەیەکە من ینی زۆر جار بووە بە کێشیان لەسەوەی کە مەسەن بڵێم داوای تاقمی قەنەفەی لێ کردووە ئەبێ ئەو مەسەڵ قەنەفێم بۆ بکڕێنێ بۆم نەکڕی ئەتۆرم یا مەسەن ئەڕۆمەوە یا مەسەن ئازیان نەبێ کابراش من پێتەڵم ئینسان بە پێی گیرفانی خۆی ئەبێ ئەویش ئەو نەهوشاری هەبێ بتوانێت لە بیدایەتەوە مەسەن وا نەتێگەشت و متەفاومیان هەبێ بەرامبەربێتی هەسکاکە ئەم کابراش مەسئولەتێکی زۆری لەسەر شانە چەند ئەتوانێ قەیچێکە مەسەن ئەبێ بیگەنێتە قەنەعەتی پێ بکە قەنەعەت بە خێزانەکەیکە باوەڕکە من نازەوە لەمەی پێشەشێکم بیست کابراوتی چکلێتی کڕیوە توێتی دوای بەکاری نامێ وڵا لەگەڵ تاقمی ماڵەکەمان ناگونجێ لەگەڵ پەردەکانمان ناگونجێ یعنی چکلێت وڵی نازانەوە غەڵەتە خاستن زۆربەی زۆر ئێستا گەنجەکانیش بە حەقیانە دەبێت تۆزە ئاژا و کێشە زۆر ڕێ ناکەون و مەسەن تەلاق زۆر بووە بە حەقیانە لەو گەنجانەیە مەسەن تەفاهمیان نییە هەڵپاکە ڕەفیقەکەم ئەوەی کرد تۆ بۆم بۆ ناکە یا ئەوەی کرد تۆ بۆ ئەوە ناکەی ئێمە ئێساگە ئیشی خۆم مەحدودە مەسەن کابراکی مۆزەفم با بڵێن بۆ نمونە من ئەوەی بەپێی توانای خۆم بەپێی مەعاشەکە مەتوانم مەسەلا من ناوماڵ دروستکەم خۆشە ینی تۆ ماڵێکی خۆشت دەبێ قەیچێکە ئەگەر هەبوو بەس لە نەبوونیە و چی بارێکی قورسی قەرزا خەیتە سەر شانی خۆت و بە هیلاکەت و بە هەلاکەت بەم زوروفەشە بەخوا ژیانیان ناکەی ینی بەڕاستی چۆنەڵی شیرازی خێزانی شتێکە براکەم سڵاو لێ سڵاو لێ باش چۆنی باشم سپاس باش زۆر سپاس هیچ کاتی هەڵ و یاوە لە کەسێک بچیت مەگەر لە شتی باشە بەڵێ چی بە نوشتە باشەکە وەکو کاری چاکە و خێر و خێرات و سەردانکردنی تەعزیە و سەردانکردنی نەخۆش و ئەم شتانە یعنی بەسەرکردنەوەی حەزم و شتە باشەکانە لەگەشتە باشەکانە زۆر کاتەوە لە ماوەچمەوە سەر پیاوە گەورەکان ئەمە لاسایکردنەوەیکی جوانە وایە لاسایکردنەوە لە چی کاتێکدا گونجاو نییە لە کاتێکە بۆ شتێکە ناوداری لەکەدارکە یعنی بۆ شتێکە ڕابردووت و مێژوشت لەکەدارکە هەن ئێستا من چاو لە یەکێ بکەم کە کۆمەڵگا بە باشی نازانێ تەقلید یە بکەم و یان چاوی لێ بکەم دوای نەمانی خۆم ناوم نامێنێ تێگەی سە چەند پیاوی گەورەمانێ چەند ساڵی شەمردوونە ناویان هەرما و ناویشان هەرمێن لە شکل و شێوەیە هیچ کاتێ هەوڵ و یاوە لە کەس بچیت لە باوکی خۆم بڵێ ئەنا لە ئینسانەگە لە باوکی خۆی بچێ شانازیە جێگەی شانازیە زۆرش بڵێ حەزەکەم نەوەکانیشم لە باوکم بچم قوربانە باوکتان سەلامەت کە لەگەڵ باوکی ویلایەکە زۆر سپاس بابەتی چاودەکەرە و لاسایی بەڵێ لەناو گەنجایەسە زۆر بەدیەکە یان کەم بە زۆری وڵی بە زۆری لە ئافرەتە بۆچی بڕۆی سەد زۆربەی زۆری کێشەی کۆمەلگا ڕۆژانە بڕۆ محکەمە تەجروبەکە زۆربەی زۆری کێشەی کۆمەلگا هەمووی ئافرەتە زۆربەی زۆری تەلاقەت لەسەر چاولێکرد مەترسیدارە چاولێکەکە زۆر ئافرەتان لە چیە چاولێکتریەکەن لە چیا بڕواکە دوو خوشک بن بچێت سەردانی ماڵی خوشکەکەی کە ئەو شتێکی تازەی کە ڕێ بێمیژێتەوە ماڵێ بیان و بە مێردەکەی یەکجۆرەڵێ منیش ئەو شتەمە یانە ئاسێریکە فڵانکە چی کردو یان فڵانکە چی کڕیوە فڵان ئاوا زۆر بە زۆری لە ئافرەتاژینا لە پیاوە زۆر بەکەمی ئەو شتانە ڕوێ بەس لە بابەتی شتکڕینە چاولێکتریەکەن یان لە شتی تریشە وڵی هەل لە شتکڕی نابیکڕە حتا خۆجوانکردن و تەجمیل و ئەم چاولەکەریەوێ لە ئافرەتا زۆر زۆر بەس لە پیاوە زۆر بەکەمی ئەنی مەگەر ئەم تازە پێگەشتوانە بڵێن ئەها ئەو سیارەیەکی پێ یانەوە لە فڵان شوێنداوامەکە یان ئەوە ماسەی ماڵیکە مەگەر گەنجەکانەوە ئەم تازە بێگەشتوانە
ئەو بڵێ مەگەر بە زۆری لە سیارەیە یان ئەم گەنجانی خۆمان ئەم جیلە زیاتر حەزی لە ماتۆڕە حەزیان لە ماتۆڕە لەوانەیە چاولێکەریەکی گەنجانەکە بۆ ماتۆڕ یان بۆ سیارە ژنا وەکو بڵێ چاولێکردن لە نێرینەیە زۆر کەم. تۆ بە شێوازێکی گشتی چاولێکرد پێ باشیان خراپ بە هیچ شێوێ باش نییە بە هیچ شوێکیش بە باشی نازانم چاولێکەری لە هەر ئینسانێکا بێ ئینسانە زۆر نامرتاح شەو ڕۆژ نامرتاح ئینسان ئەسڵی خۆی لە دەسەیە بە تاشید زیاڕۆیکردن لە چاولێکەری ئەسڵی خۆ لە دەست نابی بۆ شتێکی کاتۆ چای لێ بەعزێ جارەکەوێتە قاڵبی تەنەزولەوە تۆ لە بربەدەزێنانی ئەو شتێکە چاولێکەری و دینی بۆکەی بەعزار ئەکەوێتە قاڵبی تەنەزولی بووە ئەو شتێکە مدەیەکی زۆرە چاولێکەری لێک سەتۆ شتێکەیە منیمە چاولێکەری لەکەم چاولێکەری لەکەم تر لە ئاخیریاکەوێتە قاڵبی تەنەزولەوە بەڵێ جار نەفسیان تووشی گرفتەکە بەڵێ ئەوەی کە تۆ بە هیچ شتێکی خۆت ڕازی نیت ینی و هەموو شتێکی خۆشە بەکەم مەزانی هەمیشە هەوڵی وەک خەڵک بیت ئەوە ئەلەقی ئەو بە زۆری ئەکەوێتەوە سەر بێپارەی پارە زاڵمە یعنی زەلامی باداکە بێپارەی ئەنی پشتەشکێنێ بێورەتەکە ژیانە تاڵەکە بەس زەلامە بێ قەناعەتیە بێ لام و بارودۆخێکە ئەبێ قەناعەتێ بێ قەناعەت لەسەر و هەموو شتێکەوەی لە شێوە ساغ بێ خوا لە شتان ساغ وەخ قوربانە لە شان ساغ بێ هەر بمێن و هەر سەرکەوتوو بن وەخ قوربانە چاوە ماچەک بە ساغە و ئەسەر ماچەک بەرۆ سپاس. بێگومان لە سایکردنەوە لە کاری باشە هەڵە نییە کەسێک لە تۆ زیاتر خوێنێتەوە تۆش هەوڵبەی وەک ئەوبی ئەمە کارێکی زۆر پەسەند و دروستە کەسێک بەخشندەیە لێبوردەیە مرۆڤێکی جوان و کۆمەڵایەتیە کەسێک کەسایەتێکی بەهێزەیە کەسێک لە تۆ لە پێشترە سەرکەوتوترە ئەکرێت چاوی لێ بکەی بەڵام هەندێشتی هەیە لە ژیانە ئەگە مرۆڤ بێوێت چاوی لێ بکات بێگومان نابێ بەو کەسە ئەو کەسانی کە زۆر چاولێکەریەکەن بێگومان ئەو شتیشی کە هەیەە بەکەم تەماشایەکەن هەندێک زار چاولێکەری و لاسایکردنەوە بە بێسنوور واو لە کاتۆ کێشەی نفسی بۆ دروست بێت لەوەی کە لە هیچ شتێکی خۆ دڵخۆش و مرتاح نەبی بەشێک لە وڵاتیان باسییان لەوە کرد کە بەشێک لە خانمانیان وەکو نمونەیە نایەوە کە لە ڕوخسار و لە جەستەیە هیچ گرفتێکیان نییە بەڵام بەهۆی ئەوەی کە هاوڕەکانن کەسوکاران بابەتێکی جوانکاریان ئەنجامداوە ئەمانیش حەزەکان وەکو ئەوان بن کە ئەمان دەڵێن ئەمە کارێکی ناتەندروست و هەڵەیە و دواتر لی پەشیمانە بنەوە باجەکەی ئەیەن و بەشێک لەو گەنجانیش کە هەوڵێن وەکو کەسێک دەرکەون لە جلوبەرگا لە ژیانکردنە لە هەر شتێکە ئەمە ژوا لەو کەساکە هەمیشە نەتوانێت ینی خۆی بۆ خۆی پێ بگەێنێ هەمیشە هەوڵەیە ببێ بە کەسێکی تر کە ناش بێ بۆیە باشترین شتەوەی کە مرۆڤ هەمیشە خۆی بێ و ئەسلی خۆی لە دەست نەیە و خۆی بە هیچ شتێک نەگۆڕێتەوە تەنها خۆت بە و خۆتە پێ خەبڵ بێ بۆ شەواسەی کە هەی چاو لە هیچ کەسێک مەکە ئیلا مەگەر کەسێک لە تۆ باشتر بێ یا چاکتر بێت.